سڵاوی خۆی گەورەتان لەبێ قوتابیان و خوێندکارانی خۆشەویست لە وانەی ئەمڕۆماندا دەچینە سەر کەرتی سێهەم لە بەندی سێم. ئەمە لە کەرتی دووەمدا باسی دۆزینەوەی ئەلیکترۆن و ناوکمان کرد و کێشەیەکمان باس کرد کە گوتمان گەردیلە دابەش دەکرێت بۆ دوو بەش، یعنی لە گەردیلەش بچووکتر هەیە کە ناوکۆ ئەلیکترۆنە، ناوکیش دەکرێت بە دوو بەش کە پرۆتۆن و نیوترۆنە. اینجا لە دەرسی ئەمڕۆماندا باس لە بابەتێکە دەکەین کە گوتیان تخم تەنها یەک بارستە ژمارە هەیە، بەڵام لێرەدا باس لەوەی دەکەین کە ئەوە هەڵەیە نەخێت دەکرێت تخمێک چەند دەکرێت یەک تخم چەند بارستە ژمارەیەکی جیاوازی هەبێت. گەردی لێ تخمە جیاوازەکان لەوانەیە جیاواز من لە ڕووی چیەوە؟ لە ڕووی بارستە ژمارەوە، یعنی هەمان تخم بێ بەس بارستە ژمارەی جیاواز بێ. بەنمونە هایدرۆجین سێ ئایزۆتۆپی هەیە، سێ ئاوتای هەیە، هەر سێکیان گەردی لە ژمارەکان یەکسانەکە یەکە بەس بارستە ژمارەکەیان جیاوازە. یا بەنمونە هیلیۆم یا ئەو بابەتەکە تخمەکانی تر بەنمونە کۆبەڵت و هەموو ئەوانەی کە هاوتان هەیە لە چدا جیاوازن لە بارستە ژمارەدا کە دەین باس لە هاوتاکانیش دەکەین. دەبعەن گەردیلەی تخمە جیاوازەکان هەمان جۆر تەنۆکەیان تێدایە، یعنی ئەتو چەند تخمت هەیە بەنمونە سۆدیۆم، پۆتاسیۆم، لیتیۆم، هەمویان تەنۆکەکەیان هەمان جۆرە بەس چون یەک نین. بۆ چون یەک نین؟ لەبەرەوەی ژمارەی جیاواز پرۆتۆن و ئەلیکترۆن و نیوترۆنیان تێدایە. بەنمونە لیتیۆم سێ پرۆتۆنی تێدایە، بەنمونە مەگنیسیۆم 12 پرۆتۆنی تێدایە، کەواتە تەنۆکەکانیان هەمان جۆرن بەس چون یەک نین. بۆ لەبەرەوەی هەموو تخمێک پرۆتۆنەکەی جیاوازە. بەنمونە هایدرۆجین یەک پرۆتۆنی تێدایە، هیلیۆم بەنمونە دوو پرۆتۆن، بەو شێوازە، یعنی بە پێی گەردی لە ژمارەکەی ژمارەی پرۆتۆنەکان دەگۆڕێت. طبعاً گەردیلەکانی هەمان تخم هەمان ژمارە پرۆتۆنیان ئەلیکترۆنیان تێدایە. بەنمونە ئێستا باسی دەکەین لە هاوتاکاندا تخمەکان بە پێی ژمارەی پرۆتۆنەکان پێناسە دەکرێن، ئەوەیان گرنگە، ئەوە گرنگە ئاگادار بە. تخمەکان بە پێی ژمارەی پرۆتۆنەکان پێناسە دەکرێت. بۆ چونکە ژمارەی پرۆتۆنەکان جێگیرە ناگۆڕێت. بەنمونە هایدرۆجین سێ ئایزۆتۆپی هەیە، پرۆتۆنی ناگۆڕێت بەس نیوترۆنی دەگۆڕێت. وازە ئەشتەکە کەواتە ئەگەر گوتیان تخمەکان بە پێی کام لەمانە پێناسە دەکرێت، پرۆتۆن، نیوترۆن، ئەلیکترۆن، بە پێی پرۆتۆن. بۆ چونکە ژمارەی ئەلیکترۆن و نیوترۆنەکان دەشێت بگۆڕێ هەمان تخم، یعنی بەنمونە دەشێت تخمێک ئەلیکترۆن ببەخشێ یاخود ئەلیکترۆن وەرگێت، یا ژمارەی نیوترۆنەکانی بگۆڕێت، بەڵام ژمارەی پرۆتۆنەکانی هەمان تخم هەرگیز ناگۆڕێت. کەواتە تخمەکان بە پێی ژمارەی پرۆتۆنەکانیان پێناسە دەکرێت، لەبەرەوەی پرۆتۆنەکان جێگیرن بەڵام نیوترۆن و ئەلیکترۆنەکان ناجێگیرن. با بزانین گەردی لە ژمارە چییە؟ گەردی لە ژمارە بریتیە لە ژمارەی پرۆتۆنەکانی ناوکی گەردیلەی تخمێک. یعنی چۆن هەر تخمێک بەنمونە ئەوە لە ئەگەر بێت و ئەو تخمەمان لیتیۆم لە خشتەی خولی گەردی لە ژمارەکەی سێ بێت، کەواتە هەر کاتێک گەردی لە ژمارە زانی دوو زانیاری تر دەزانی. هەر کاتێک گەردی لە ژمارە زانی ژمارەی ئەلیکترۆنیش دەزانی، ژمارەی پرۆتۆنیش دەزانی. کەواتە گریمان گەردی لە ژمارەی تخمێک سێیە، کەواتە سێ پرۆتۆنی تێدایە و هەروەها سێ ئەلیکترۆنی تێدایە. وازە ئەشتەکە کەواتە گەردی لە ژمارە بێتە لە ژمارەی پرۆتۆنەکان، چونکە گوتم بە پێی پرۆتۆنی تخمەکە دیاری دەکرێت. کەواتە هەر کاتێک گەردی لە ژمارەمان زانی ئەمە دوو زانیاری کەمان زانیوە، پرۆتۆن و ئەلیکترۆن. وازە ئەشتەکە با بین ئێستا بەنمونە تخمی تر پێنیشان بدەم. خشتەی خولی، ئەگەر خشتەی خولی بێنینە سەر، ئەگەر سەیرکەی گریمان بیریلیۆم گەردی لە ژمارەکەی چەندە؟ گەردی لە ژمارەکەی چوارە، کەواتە چوار ئەلیکترۆنی تێدایە و هەروەها چوار پرۆتۆنی تێدایە. وازە کەواتە تۆ گەردی لە ژمارەی تخمێکت زانی دوو زانیاری تر دەزانی کە ئەویشیان بریتین لە ژمارەی پرۆتۆن و ژمارەی ئەلیکترۆن. یا بەنمونە کاربۆن گەردی لە ژمارەکەی شەشە، کەواتە شەش پرۆتۆنی تێدایە، شەش ئەلیکترۆنی تێدایە. نایترۆجین گەردی لە ژمارەکەی حەوتە، کەوا بێ حەوت پرۆتۆنی تێدایە
و بە هەمان شێوە حەوت ئەلکترۆنی تێدایە. وازە شتەکە کەواتە گەردی لە ژمارە بتێ لە ژمارەی پرۆتۆنەکان. هەر کاتێک گەرد لە ژمارە بزانی دوو زانیاری تر دەزانی ژمارەی پرۆتۆن و هەروەها ژمارەی ئەلکترۆن. دواتر دەین باس لە ژمارەی نیوترۆنی دەکەین کە چۆن دەیزانی. ئێستا ئەگە سیرکەی لیتیۆممان بەنمونە هێنایەوە گوتمان گەر لە ژمارەکەی سێ بوو کەوا بە سێ پرۆتۆن سێ ئەلکترۆنی تێدایە. بە هەمان شێوە بۆ هەموو تخمەکان هەر کاتێک لە ژمارەکەی چەند بوو ئەوەندە پرۆتۆنە و ئەوەندە ئەلکترۆنەی لە ناودایە. بابزانین ئەمە گەر لە ژمارەمان زانی بابزانین بارستە ژمارە چییە؟ بارستە ژمارە گرنگە ئەوە یاسایە، یعنی هەر کاتێک بارستە ژمارە ویست بریتیە لە کۆی ژمارەی پرۆتۆن و نیوترۆنەکان لە ناوکی گەردی لەدا. کەواتە هەر کاتێک ویست بارستە ژمارە بزانی دەبێ ژمارەی پرۆتۆن و نیوترۆنەکان کۆ بکەیەوە بارستە ژمارەت بۆ دەردەکەویت. بنمونە لیتیۆم، ئەگە لیتیۆم سیرکەی لیتیۆم سێ پرۆتۆنی تێدایە و 4 نیوترۆنی تێدایە. ئەگە بتوێ بارستە ژمارەکەی بدۆزێەوە 4 کۆ سێ بارستە ژمارەکەی دەکاتە حەوت. دایمەن بارستە ژمارە ڕقەمەکەی گەورەترە لە گەردی لە ژمارە. کەواتە هەر کاتێک بارستە ژمارەمان ویست پرۆتۆنی کۆ نیوترۆنی دەکەین ئەوە بارستە ژمارە دەردێت. اینجا ئەوە بەنسبەت گەرد لە ژمارە و بارستە ژمارە. اینجا دەین باس لە ئایزۆتۆپێ دەکەین، هاوتای دەکەین. تۆ دەکرێت هەمان تخم بێ بەس بارستە ژمارەی جیاواز بێت. هاوتاکان یعنی چی؟ هاوتا بریتیە لە گەردیلەی هەمان تخم، پێناسەکەی زۆر گرنگە، بریتیە لە گەردیلەی هەمان تخم کە هەمان گەردی لە ژمارەیان هەیە، واتە گەردی لە ژمارەیان یەکسانە بەڵام بارستە ژمارەیان جیاوازە. ئاگادار بە ئەوە زۆر گرنگە کەوابێ هاوتاکان بریتین لە گەردیلەی هەمان تخمە. بۆ من هایدرۆجین سێ ئایزۆتۆپی هەیە، هەر هایدرۆجینە بەڵام گەر لە ژمارەی یەکسانە بارستە ژمارەی جیاوازە. وازە شتەکە کەوابێ پێناسەکەی زۆر گرنگە. لەوەشیان گرنگتر ئەوەیە کە تو بزانی هاوتاکان ژمارەی ئەلکترۆن و پرۆتۆنیان یەکسانە وەکو یەکن. وازە شتەکە کەواتە ئەلکترۆن و پرۆتۆنیان وەکو یەکە، تەنها لە چدا جیاوازن؟ تەنها لە نیوترۆندا جیاوازن. بۆی هاوتا بنمونە واتە ئێستا هاوتای هایدرۆجین سێ هاوتای هەیە، 1 بۆ 1 1 بۆ 2 1 بۆ 3. ئەوە دەین باز دەکەین سیرکە هەر سێکیان هەمان تخمن، هەر سێکیان هەر هایدرۆجینن، بەڵام گەردی لە ژمارەیان یەکسانە بارستە ژمارەیان جیاوازە. وازە شتەکە کە ئەوەش بە پێی ناوکە هێماکاری نووسراوە ئێستا دەین باسی دەکەین. نمونەی بۆ هایدرۆجین هێناوە. اینجا جا سیر کە یەک شتت با پێ بڵم یەک تێبینی بەر لەوەی باسی هیچ شتێک بکەین. هەر توخمێک لە خشتەی خولی بنمونە X لە خشتەی خولی ڕقەمی سەرەی گەردی لە ژمارەیە خوارەی بارستە ژمارەیە. ئەوە گرنگە ها لە لای خۆت بینووسە، یعنی لە خشتەی خولی کە تەماشا دەکەی ئەو ڕقەمەی لەسەری نووسراوە گەرد لە ژمارەیە هی خوارێ بارستە ژمارەیە، بەڵام لە ناوکە هێماکاری عکس دەبێتەوە، سەرێ بارستە ژمارەیە خوارێ گەرد لە ژمارەیە. وازە شتەکە لە خشتەی خولی بنمونە نووسراوە لیتیۆم سیرکە ئەگەر ئەوە لە خشتەی خولی بێ سەرێ گەرد لە ژمارەیە خوارێ بارستە ژمارەیە، بەس کە ناوکە هێماکاری بێ عکس دەبێتەوە 6.9 دەچێتە سەرەوە. بۆیە گرنگە ئەوەی بزانی لە خشتەی خولی ڕقەمەکەی سەرێ گەرد لە ژمارەیە و خوارێ بارستە ژمارەیە، بەڵام لە ناوکە هێماکاریدا عکس دەبێتەوە بارستە ژمارەکە دەچێتە سەرەوە گەرد لە ژمارەکە دەچێتە خوارەوە. ئێستا بنمونە لێرە بە پێی ناوکە هێماکاری نووسراوە، ئاگادار بە خوارێ گەرد لە ژمارەکەی تەنها لە خشتەی خولیدا سەرێ گەرد لە ژمارەیە، چکە ئەویش بۆ چکە بە پێی گەرد لە ژمارەکانیان ڕێزکراون. ئەوە زانیمان
گوتمان هاوتاکان ئایزۆتۆپ گەردیلەی هەمان توخمن کە لە گەرد لە ژمارەدا یەکسانن بەڵام لە بارسە ژمارەدا جیاوازن. ئەمە ئەومانزانی گوتمان لە ژمارەی پرۆتۆن و ئەلکترۆندا یەکسانن بەڵام لە نیوترۆندا جیاوازن. اینجا هاوتاکان سوودی زۆری هەیە، دەتوانانی بخۆت لە یوتیوب بگەڕی بە نمونە بۆ چارەسەرکردنی خانە شوێن پەنجەیەکان بەکاردێت، بە نمونە بۆ دۆزینەوەی تەمەنی شتە قەدیمەکان و کۆنەکان بەکاردێت، بۆیە بۆ تاقیمکردن بەکاردێت، بۆ لە ناوبردنی بەکتریا بەکاردێت. ئەوجا ئایزۆتۆپیش ستیبل و ئەنستیبڵی هەیە، جێگیر و ناجێگیری هەیە کە ئەوە لە منهەجیدا باسی نەکردووە. ئەنجا باس لە هایدرۆجین دەکەین. هایدرۆجین سێ هاوتای هەن، زۆر گرینگە. ئەو سێ هاوتای هایدرۆجین بزان. یەکەمیان پێی دەکوترێت پرۆتیۆم یەک بۆ یەکە. ئەو بە پێی ناوکە هێماکان نووسراوە، خوارێ گەرد لە ژمارەیە سەرێ بارەستە ژمارەیە، عەکسی خشتەی خولیە. ئەگەر سیرکەیت جەماعەت با بزانین پرۆتیۆن ئەگەر بتەوێ بزانی ژمارەی پرۆتۆن و ژمارەی نیوترۆنەکانی، گەردی لە ژمارەکەی چەندە؟ یەکە. کەواتە پرۆتیۆن یەک پرۆتۆنی هەیە. یەک پرۆتۆنی هەیە. تەواو. ئەی کەواتە یەک پرۆتۆنی هەیە. ئەی باشە ئەگە بزانین نیوترۆن، بۆ دۆزینەوەی نیوترۆنی کە ناوکە هێماکاریدا دائیمەن ڕقمە بچووکەکەی لە گەورەکەی دەرکە ئەوە یەکسانن، یەک کەم یەک دەکاتە سفر، کابێ سفر نیوترۆنی هەیە. نیوترۆن کەواتە کە لە پرسیاردا گوتی کام لە هاوتاکانی هایدرۆجین نیوترۆنی تێدا نیە، دەڵێ پرۆتیۆم. اینجا پرۆتیۆم لە هەمویان زۆرتر هەیە. هاوتای توخمی هایدرۆجینە نزیکەی 99.9885 گەردیلەکانی هایدرۆجین پێک دێنێ لەسەر زەوی. وازە عشتەکە کەواتە ئەوە لە کتابە قەدیمەکەی نووسراوە 9.985 بەڵام گۆڕانکاری تێدا کراوە. کەواتە یەکەم جۆری هایدرۆجین H یەک بۆ یەکە کە پێی دەگوترێت پرۆتیۆم، کە لە یەک پرۆتۆن و سفر نیوترۆن پێک دێ، واتە نیوترۆن نییە لە پێکهاتەکەیدا. ئەوە یەکەمیان کە پرۆتیۆمە. دووەمیان دیوتریۆم. با باس لە دیوتریۆمی بکەین. دیوتریۆم ئەتوو بەس شێوەکەی لەبەرکە یەک بۆ دوویە. دیو لەوەی لەبەرکە دیو یعنی دیوتریۆم. کەواتە دیوتریۆم یەک بۆ دوویە. ئەگەر بتەوێت ژمارەی پرۆتۆنی بدۆزیەوە، ژمارەی پرۆتۆن، گوتم ژمارەی پرۆتۆن یەکسانە بە گەردی لە ژمارە، کابێ گەرد لە ژمارەکەی چەندە؟ یەکە، کابێ یەک پرۆتۆنی تێدایە. ئەگە ویستت ژمارەی نیوترۆنی بدۆزیەوە، نیوترۆن بابزانین چەند نیوترۆنی تێدایە، ڕقەمە بچووکەکەی لە گەورەکەی دەرکە. دوو کەم یەک یعنی بارستە ژمارەکەم گەرد لە ژمارە، دوو کەم یەک کەواتە یەک نیوترۆنی تێدایە. بارستە ژمارەکەی چەندە؟ بارستە ژمارەکەی دوویە. وازە عشتەکە ئەوە بەنسبەت دیوتریۆمی. دەبعاً دیوتریۆم لە سەدا 0.115 گەردیلەکانی هایدرۆجینی سەر زەوی پێک دێنێت. ئەوە گرنگە ئەو ڕقەمە بیزانی. وەروە بزانە چەند پرۆتۆنی تێدا، چەند نیوترۆنی تێدایە. سێمیان کە پێی دەگوترێت تریتیۆم، ئێستا پێت دەڵم یەک پرۆتۆن دوو نیوترۆنی تێدا، بەس چۆن دەزانی؟ بزانە بتەوێت ژمارەی پرۆتۆنی دەربێنی. وتم ئەو ناوکە هێماکاریە خوارێ گەرد لە ژمارەکەیە، گەرد لە ژمارەکەی یەکە، کەوا بێت چەند پرۆتۆنی تێدایە؟ یەک. ئەدیەکە بتەوێت ژمارەی نیوترۆنی دەربێنی، دەڵێ بارستە ژمارەکەم گەرد لە ژمارە سێ کەم یەک کەوا بێت دوو دەکات، کەوا بێت دوو نیوترۆنی تێدایە، کەوا بێت تریتیۆم یەک پرۆتۆنی تێدایە لەگەڵ دوو نیوترۆن. وەروەها لە سروشدا کەمە کە گوتی کام لە هاوتاکانی هایدرۆجین لە سروشدا کەمە تریتیۆم. و هەروەها مادەیەکی تشک دەرە کە گوتی کام لە هاوتاکانی هایدرۆجین تشک دەرە، دەڵێ تریتیۆم. لە پیشەسازیشدا دەتوانرێت بەرهەم بهێنرێت. ئەوە هاوتاکانی هایدرۆجین. ئەگە سیرکەی وێنەکەشی داوە، پرۆتیۆم تەنها پرۆتۆنی تێدایە، دیوتریۆم
یەک پرۆتۆن و یەک نیوترۆنی تێدایە واروە تریتیۆم دوو نیوترۆن و یەک پرۆتۆنی تێدایە کەواتە ئەمن هایدرۆجین چەند هاوتای هەیە ئەوەی کە گرنگە سێ هاوتای هەیە ئەوە بۆ دووبارە دەکەم ها پرۆتیۆم یەک بۆ یەکە دیوتریۆم یەک بۆ دوویە تریتیۆم یەک بۆ سێە طبعا خوارێگەت لە ژمارەیە سەرێ بارستە ژمارەیە ئەوە گەرگ لە ژمارە سەرەوەش بارستە ژمارە ئێستا ئەتوو بەس ئەوەی لەبەر دەکەی پرۆتیۆم یەک بۆ یەکە ئەگە بتوێ بزانی چەند پرۆتۆنی تێدایە گەر لە ژمارەکە یەکە کەوابە یەک پرۆتۆنی تێدایە بتەوێ نیوترۆن یەکەم یەک سفر نیوترۆنی تێدانی ئەوە نیوترۆنی تێدانی بەس پرۆتۆن دیوتریۆم یەک بۆ دووە گەر لە ژمارەکە یەکە کەوابێت چەند پرۆتۆنی تێدا هەیە یەک ئەگە دیقەت بدەی ئەمن گوتم هاوتاکان هەمان ژمارەی پرۆتۆنیان تێدایە نابێ پرۆتۆنەکە بگۆڕێ بەس نیوترۆن دەگۆڕێ نابێ پرۆتۆن گۆڕێ بەس نیوترۆن دەگۆڕێ لێرە نیوترۆنی تێدا نیە لێرە یەک نیوترۆن تێدا لێرە دوو نیوترۆن تێدا وازە شتەکە دیوتریۆم گەر لە ژمارەکە یەکە کەوابێ یەک پرۆتۆنی تێدایە ژمارەی نیوترۆنیش دووکەم یەک کەوابێ یەک نیوترۆنیشی تێدایە تریتیۆم گەر لە ژمارەکە یەکە یەک پرۆتۆنی تێدایە پرۆتۆنەکە ناگۆڕێ بتوێ ژمارەی نیوترۆن سێکەم یەک دوو کەوابێ دوو نیوترۆنی تێدایە بەو شێوازە پرۆتۆم و دیوتریۆم و تریتیۆمی بەبێ لەبەرکردن دەزانی کە چەند پرۆتۆن و چەند نیوترۆنی تێدایە ئەوە بەنسبەت هاوتاکە اینجا ئێمە دەین باس لە ناونانی هاوتاکان دەکەین چۆن هاوتاکان ناو دەنین ئەمە ناونانی هاوتاکان بە دوو ڕێگایە یەکەمیان ڕێگای هایفە هێماکاری دووەمیشان کە باز دەکەین ناوکە هێماکاری بابزانین هایفە هێماکاری چۆنە بەو شێوازە لێردا ناوی توخمەکەی دەنووسی ناوی توخمەکەی دەنووسین پاشان داشێک دادەنین و لە دوای داشەکەی بارەسە ژمارەی دەنووسین بەنمونە دەنووسی ناوی توخم داش بارەسە ژمارەکەی چەند بوو دەینووسی ژمارەکە ئەوە ئەگەر گوتی بە هایفە هێماکاری ناوم بۆ بنێ دەڵێ هایفە هێماکاری بنووسە داوای چ دەکا هایفە هێماکاری کەوابێ ناوی توخم لەگە بارەسە ژمارەم پێویستە بۆ گەردیلەی سلیکۆن کەوابێ ناوەکەی داومێ ناوەکەی چیە سلیکۆن داش بارەسە ژمارەکەی کە بارەسە ژمارەکەی ئەو بارەسە ژمارەی بۆ خۆی دەداتێ 28 کەوابێ 28ەکەی لێرە دەنووسێ بەو شێواز سلیکۆن داش 28 ئەوە بەپێی هایفە هێماکاری ناونە ناوی توخم داش بارەسە ژمارەکەی ئەوە ئەگەر بارەسە ژمارەکەی ڕاستەوخۆدا ئەی باشە ئەگەر بارەسە ژمارەکەی نەدا ژمارەی پرۆتۆنی نیوترۆنیدا ئێکوام کۆ بارەسە ژمارە دەردێت بنمونە دەڵێت هایفە هێماکاری بوون بنووسە بۆ گەردیلەی ئاسن کەوابێ ناوی توخمەکەی چییە ئاسنە داش پێویستم بە چییە بارەستە ژمارەیە وایە ناوی توخم داش بارەستە ژمارە کە 6 پرۆتۆن و 30 نیوترۆنی تێدایە ئەمن لەسەرێ باسم کرد گوتم گەر لە ژمارە بریتێ لە کۆی ژمارەی پرۆتۆن و نیوترۆنەکان عەفوەن بارەستە ژمارە بریتێ لە کۆی ژمارەی پرۆتۆن و نیوترۆنەکان بارەستە ژمارە یەکسانە بە پرۆتۆن چەند پرۆتۆن تەیە 26 کۆ نیوترۆن تەیە 30 یەکسانە بە 56 کابێ بارەستە ژمارەکەشم دۆزیەوە ئاسن داش 56 بەو شێوازە هایفە هێماکاری ناومە کابێ هەر هیچی تێدانە زۆر ئاسانە ناوی توخمەکەی بارەستە ژمارە دەوێت ئەگە بارەستە ژمارەکەی دا ڕاستەوخۆ لەوەی دادەنەی ئەگە بارەستە ژمارەی نەدا پرۆتۆن و نیوترۆن دەداتێ بەو شێوازەی دەیدۆزیەوە یا ئەلکترۆن و نیوترۆن دەدات پرسیارێکی کە بنمونە دەڵێ هایفە هێماکاری داوای چی کردووە هایفە هێماکاری بۆ ئەو توخمەی خوارەوە بنووسە گەردیلەی زیو کەوابێ ناوی توخمەکەمان چییە ناوی توخمەکەمان زیوە زیو داش کە 47 پرۆتۆن و 61 نیوترۆنی تێدا کەوابێ ئەمە پێویستمان بە ناوی توخم
داش بارستە ژمارە. ئێستا ناوی توخمەکەمان هەیە و داشەکەمان داناوە زی و داش بەس بارستە ژمارەکەی ڕاستەوخۆ نەداوە پرۆتۆنی نیوترۆنی داوە ئێکۆی بکەوە 61 کۆچل و حەوت ژمارەی بارستە ژمارەکە دەردێ دەکاتە 108 کەوا بێ زی و داش 108 ئەوە بەو شێوازەی های فەهێماکە. ها فەهێماکاریەکەی زۆر ئاسانە. بە نمونە کالیسیۆمی داوە بە هەمان شێوە دەڵێ گەردیلەی کالیسیۆم های فەهێماکاری بنووسە ناوی توخمەکەی کالیسیۆم داش ئایا بارستە ژمارەی داوە ڕاستەوخۆ نەخێر پرۆتۆنی و نیوترۆنی داوە فەرقی چێکۆی بکەوە 20 چن کەوا بێ کالیسیۆم داش بەو شێوازە بە ڕێگایەکی زۆر ئاسان هەلی دەکەین. ئەوە ئەمن باسی جۆری یەکەمم کرد های فەهێماکاری. لەوەشیان ئەوە پێداچوونەوەی ڕاهێنانی کارپێکەریە. های فەهێماکاری دەڵێت بۆ توخمێک بنووسە گەردیلەکەی 15 ئەلیکترۆن و 15 نیوترۆنی تێدا بێت. طبعاً 15 ئەلیکترۆن واتە گەردی لە ژمارەکەی 15 دەچی دەڵێ بڕوانە خشتەی خولی پێویست بە خشتەی خولی لە خشتەی خولی دەچی بزانە ڕقەمی سەرێک گوتم لە خشتەی خولی سەرێک گەردی لە ژمارە بزانە ئیکامەیان 15 فۆسفۆر 15 فۆسفۆر داش ئەلیکترۆن کە ئەلیکترۆنی داوەکوە پرۆتۆنی دابێ پرۆتۆنی نیوترۆنەکان 15 کۆ 15 سیەکەی دەدۆزیەوە کابێت جیاوازی ئەوەی لێرە بوو فۆسفۆرەکەی نەدا بوو ئەوش کە نەداتێ دەبێت خشتەی خولیت بداتێ. پرسیاری بەندەڵە بە یاریدەدەری خشتەی خولی های فەهێماکاری بۆ ئەو توخمە بنووسە کە گەردی لە ژمارەکەی 2 بێ بارستە ژمارەکەی 4 بێ. گەردی لە ژمارەی داوە بارستە ژمارەی داوە ئەو گەردی لە ژمارەی بۆ داوە بۆ ئەوەی ئەتۆ بزانی کە ئەتوو کام توخمەیە بۆ زانینی ناوەکەیە چی دەوێت های فەهێماکاری ناوی توخم داش بارستە ژمارە. ئێستا ناوی توخمەکەم نییە بەڵام گەردی لە ژمارەکەی دامێ گەردی لە ژمارەی 2 لە لاپەڕە 122 دا لە خشتەی خولی بڕۆ تەماشای کە هیلیۆم بەرامبەر هایدرۆجینیە گەردی لە ژمارەکەی 2 یعنی ڕقەمی سەری 2 کەوا بێ هیلیۆمە کەوا بێ ناوی توخمەکەی چییە هیلیۆم داش بارستە ژمارەکەی چەندە هیلیۆم 4 ئەو وەڵامەکەی هیلیۆم 4 بۆ نمونە بائی دەڵێ گەردی لە ژمارەکەی 8 ئەو بەهۆی ئەوەیەوە ناوەکەی نەداوە بەس بەهۆی گەردی لە ژمارەکەی و ناوەکەی دەدۆزیەوە ناوەکەی لە خشتەی خولی لاپەڕە 122 تەماشاکە گەردی لە ژمارەی چێ 8 لە دوای نایترۆژینی بەر تەسەسوب ڕۆیشتووە ئۆکسجینە 8 کەوا بێ دەنووسی ئۆکسجین بەهۆی گەردی لە ژمارەکەیەوە ناوەکەم زانی بارزە ژمارەکەی 16 بەو شێوازە ناوی دەنی ئەوە پێداچوونەوەی بەند پرسیاری 11 ئەوە جۆری یەکەمی ناونان بوو کە های فەهێماکاری بوو. جۆری دووهەمی ناونان ناوکە هێماکاریە. ئەمن گوتم ناوکە هێماکاری جیاوازی ئەوەی هەیە ناوکە هێماکاری ئاگادار بە بارستە ژمارە لەسەرێ یعنی ڕقەمە گەورەکە لەسەرەیە بچووکەکە لە خوارەیە گەردی لە ژمارەکە لە خوارەیە وازە ئەشتەکە کابێ بارستە ژمارەکە لەسەرێ گەردی لە ژمارەکە لە خوارەیە عکسی خشتەی خولیە خشتەی خولی بە عکسەوەیە گەردی لە ژمارەکە لەسەرێ بارستە ژمارە لە خوارەیە ئاگات لێ تێک نەچێت. لەو ڕێگای ئاگادار بە توخمەکەی دەنووسی هێمای توخمەکەی دەنووسی بۆ نمونە سۆدیۆم Na هێماکەی دەنووسی کالیسیۆم Ca هێماکەی دەنووسی لە لای چەپی بارستە ژمارەکەی لەسەرەوە دەنووسی گەردی لە ژمارەکەی لە خوارێ دەنووسی دەبێت لە لای چەپ بێ ئاگادار بە لە دەستی چەپت. نمونەیەکی داوە دەڵێت ناوکە هێماکاری بنووسە وازعە باسی های فەهێماکاری نەکردووە ناوکە هێماکاری بۆ گەردیلەی کالیسیۆم کە ژمارە گەردیلەکانی 20 و بارستە ژمارەکەشی چلە. یەکەم جار دەبێت ئەتوو هێمای کالیسیۆمی بزانی کە Ca کالیسیۆم Ca بارستە ژمارەکەی لەسەرێ دەنووسی بارستە ژمارەکەی لەسەرێ بارستە ژمارەکەی چەندە چل وە گەردی لە ژمارەکەشی لە خوارێ دەنووسی گەردی لە ژمارەکەی چەندە 20 گەردی لە ژمارەکەی 20 بەو شێوازە هێمای توخمەکەی کالیسیۆم Ca و ڕقەمە گەورەکە دائیمەن بارستە ژمارە ڕقەمە گەورەکەیە لە بەشی سەرەوە و ڕقەمەکە بچووکەکە لە خوارێ دەبعاً برا گەورە دەبێت دائیمەن لەسەرێ دانیشی برا گچکەش لە خوارێ. ئەوە ئەگەر بەڕاستەوخۆیدا
بەس جاری وا هەیە ئەو بارسە ژمارەمان لێ تێکەڵ دەکات ینی ڕاستەوخۆ نایدا ئەوە هەر زۆر ئاسانە بە نمونە با نمونەیەکی حەلکەین کە ڕاستەوخۆ نەیداوە لەو پرسیارەیدا دەڵێ ناوکە هێماکاری بنووسە بۆ ئەو گەردیلەیە زی و هەشتا ئەوە بەپێی هایفە هێماکاریە هایفە هێماکاری دەڵێ بیگۆڕەوە ناوکە هێماکاری لە هایفە هێماکاری ئەوەی لەگەڵ ناویە چییە بارسە ژمارەیە وایە ئەو بارسە ژمارەکەی داوە ژمارەی ئەلکترۆن کە ژمارەی ئەلکترۆنیدا واتە گەردی لە ژمارەی داوە یا کە ژمارەی پرۆتۆنیدا واتە ژمارەی گەردی لە ژمارەدا چونکە گوتم گەردی لە ژمارە یەکسانە بە ژمارەی پرۆتۆن و ئەلکترۆن کەوابێ گەردی لە ژمارەکەشی چەندە ژمارە یەکسانە بە 47 پێویستم بە چییە ئێکس نازانم لەسەرێ بارستە ژمارە لە خوارێ گەردی لە ژمارە چکە داوای چی کردووە داوای ناوکە هێماکاری کردووە کەواتە وەرە یەکسەکە هێمایەکە چییە دەڵێ چ توخمێک زیو هێماکەی ئەیجیە بارستە ژمارە لەسەرێ 108 کە گوتم ڕقەمە گەورەکەیە برا گەورە بۆ سەرێ براگچکە 47 گەردی لە ژمارە بۆ خوارە ئەوە بەو شێوازەی نووسیمان یەک پرسیاری کە حەلکەین دەنا ئەوەکەی کە ئاسانە و بۆ خۆتان حەلی بکەن دەڵێت ناوکە هێماکاری بنووسە بۆ گەردیلەی هایدرۆجین دیوتریۆم یعنی دیوتریۆمی دەوێت هاوتای دیوتریۆم ئەگەر سیرکەی ژمارەی ئەلکترۆنەکانی داوە ژمارەی ئەلکترۆنەکان کابێ واتا گەردی لە ژمارە گەردی لە ژمارە یەکسانە بە یەک بەس بارستە ژمارەی نەداوە بارستە ژمارەی ئەلکترۆنەکان یەکسانە بە پرۆتۆنەکان کۆیان دەکەوێت یەک و دوو بارستەکە دەردێت یەک و یەک دوو کابێ بارستە ژمارەکەشی یەکسانە بە دوو وازعە ئەوە پرسیارەکەی سەرێ نیە پرسیارەکەی سەرێ هایفە هێماکاری دابوو کە لەگەڵ هایفە هێماکاری بارستە ژمارەیە بەس ئەوە نەیدابوو ئەلکترۆن و نیوترۆنی داوە ئەلکترۆن یەکسانە بە پرۆتۆن کۆیان دەکەوێت دوو دەکات کەوابێ هایدرۆژین هێماکەی چۆنە H برا گەورە لەسەرێ برا گچکە لە خوارە ئەوە بەو شێوازە پرسیارێک بە ناوکە هێماکاری دەنووسی ئەو پرسیارش بە حەلکەین وادەم دوای گلەیە نەکەن بڵێن مامۆستا پرسیاری کەمی بۆ حەلکردین ناوکە هێماکاری کاربۆن 13 بنووسە ئەوە هایفە هێماکاری داوە ئەوە چی ئەوەی لەگەڵ هایفە هێماکاری بێ بارستە ژمارە کوتم هایفە هێماکاری ناوی توخم داش بارستە ژمارە گەردی لە ژمارەشی داوە دەڵێ هی کاربۆن ئەوە کاربۆن برا گەورە لەسەرێ بارستە ژمارە براگچکە لە خوارە بەو شێوازە هایفە هێماکاری و ناوکە هێماکاریمان بۆ توخمەکان کرد لە دەرسی داهاتوو باس لە دۆزینەوەی ژمارەی ئەلکترۆن و نیوترۆن و پرۆتۆن دەکەین بەو هیوای کە سوتان لێبینی بێت تاوانەیەکی تر بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ